موقتەدا سەدر ڕایگەیاند ڕاگررتنی پرۆسەی سیاسی عراق باشترە لە ڕێککەوتن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی. لە تویتێکدا موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کۆتا پەیامی خۆی بە چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ڕاگەیاند و لە پەیامەکەیدا هەموو شتێکی ڕەت کردەوە کە باز لە تەوافق و ڕێککەوتن بکات. سەدر ئەوەشی بۆ چوارچێوەی هەماهەنگی نووسیوە کە ڕێک ناکەوم لەگەڵتان چونکە ڕێککەوتن لەگەڵ ئێوە واتە کۆتایی وڵات. لە کۆتاییشدا دەڵێت ئەوەی ئێوە ناوی دەنێن بنبەستی سیاسی زۆر باشترە لە ڕێککەوتن و دابەشکردنی کێکەکە لەگەڵ ئێوە چونکە خێر لە حکوومەتی سازانی پشک پشکێنەدا نییە. ئەمەش لە کاتێکدایە لە دوای 2 جار دواخستن بڕیار بوو ئەمڕۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار یەکلایی بکرێتەوە، بەڵام ئەمڕۆژ ئەنجومەنی نوێنەران نەیتوانی سەرۆک کۆمار هەڵبژێرێت بەهۆی تەواو نەبوونی نیسابی یاسایی پەرلەمانتارانەوە. ئەم پەیامەی سەدریش وەک کاردانەوەی سەرنەکەوتنی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان لێک دەدرێتەوە.